توندی الجی جنان ددومه لطواهی جهانی جن راسی توندی و کشتنانتین جنین باشور کردستانی دشارچوه چولاکین پنگا و شازر و جان آتی کشین الجی توندی السر جنان ده بریا شیار کرنا جوا که دخوازن توندی جهولی راکن جنان گوت توندی الجی جنان با آوائن توندی فیزیکی جواکی سیاسی و اولی دومه ریخستنان گلک آستنگی لپشیا جنان راکرنا نوچین کشتنا جنان هر روش تیم بهیستن. افروش وکل هر دری لباجارین باشور کردستان جی وصایه. یک جسد من زیده بنا توندیال دیجی جنان داگر کریا دولتان آب هفکاریا هیزین باشور کردستانیه. درباره مجارده چالکوانین جنین باشور کردستان آخوین. سنه کریم دا زانین کو توندیال دیجی جنان دنا و مالبات ده دومه جنج آلیه دستلاداری و سرمایه داران و راستی توندیه تینو گود توان بڵین لە دایرەکان ئاکرێت لە ناوبەڕی بەرایەتیەکان ئاکرێت بۆ نمونە چیتە دوکانێکەوە شتێکەکرێ یان فرۆشیارێکی لێ تونند و تیژی بەرامبەر ئەکرێ ئەمانە تا ئەتوان بڵێ خۆی هەرماوە یعنی بوونێکی هەیە کە لە ناو کۆمەڵگایە بەڵام ڕاگەاندنەکانیش من ئەیبینم کە زیاتر بڵاوکرێتەوە کە ڕۆژانە ئێمە لە سۆشال میدیا چاوەکەنەوە ئێستا لەم لەحەزەیە دایانژن تونند و تیژی بەرامبەرەکە دایانژن لەوانەیە ژنانمان هەیەبی تیرۆت کرێ بەداخەوە لێم ساڵێکیان لە 8 مارسا بوو لە ڕۆژی یەکەم ڕۆژی 8 مارسا خاتوونێ بە ناوی شیلانە و مێردەکە لەو ڕۆژەیە کە مافی خۆی و ئەرکی خۆی بوو لەو کاتە لەو ڕۆژەیە کوشتی کە تونند و تیژی بەرامبەر کرا بۆیە تونند و تیژی هەر هەیە و هەرگیزش من لەو بڕوایە نیم تونند و تیژی روزنامه‌وان پرز صبر جیوها بحثا پرگالا سرمایه دار کرد. سیستمی سرمایه‌داری کێشە بە دوای خۆیان هێنێ بە تایبەت بۆ ژنان بەشێکی زۆریان بەرئەکەوێ لەم بابەتە لەبەرەوەی ئەبینین ئەو ژنانەی کە بەنمونە وەریگرین بەشداری پرسە سیاسیەکانەکەن لە کاتی هەڵمەتی هەڵبژاردن بەشدارێکی باشیان پێەکەن بەڵام کەمترین ئەچێتە ناو دام و دەستگا حکومیەکان پۆستی حکمی وەرەگرێت. پەرێز سەبر دداویە ئەخافتنا خۆدە دیار کرد کۆدانەیەن ڕاست لە باشووری کوردستانی ناین بەلافگرن وها بەردەوام کرد. باسی ئامارت کرد. ئامار لە هەرێمی کوردستان بۆیە 100% وەک خۆی نییە لەبەرەوەی هەنێک کات کێشەکان شاراون لەوانەیە دەماودەم ببیسترێ نەچێتە شوێنێکی ڕسمی ئەم کێشەیە تۆمار بکرێ یاخود ڕخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کار بۆ کەمکردنەوەی تون و تیژی خێزان و ژنانەکەن ئەو ئامارە لەلایەن بەڕێبەراتەکانەوە وەرنەگیرێ بۆیە ئەم پەرتەوازەیە بوونی هەیە بۆیە ئێمە ناتوانین بە تەواوەتی قسە لەسەر ئامارێکی جددی و تەواو بکەین لە هەرێمی